تا چەند ڕۆژێکیش لەمەوبەر گەورە کاربەدەستانی ئەمریکا لەو بڕواایەدا بوون کە رووسیا جا بە هەر شێوەیەک بێ هێرشەکەی دەکاتە سەر ئۆکرانیا و ئەگەری ئەو هێرشەش لە ئانوساتدایە. ئەوەی دەیڵێم ئەوەیە کە سەرۆکی رووسیا هێزی دروست کردو و جێگیریشی کردوون لەگەڵ ئەو ئاماژانەی لە ڕێ هەواڵگیریەوە کۆمان کردوونەتەوە نیشانی دەدەن کە لەوانەیە رووسیا بژاردەی لەشکری بەکاربێنێت و هۆکاریش هەنوەها بزانرێت کە دەشێت بە خێرایی ئەو هەنگاوە بنێت. نێوەندە بڕیاردەر و سیاسیەکانی واشنگتن بەردەوام جەخت دەکەنەوە لەوەی پێویستە ئەم قەیرانەی ئۆکرانیا بە ئاشتیانە چارەسەر بکرێ نەک لە ڕێی کۆکردنەوەی هێزەوە لەسەر سنوورەکانی ئۆکرانیا. چالاکانە کا لەسەر گەیشتن بە چارەسەرێکی دیبلۆماتی دەکەین بۆ هێوەرکردنەوەی قەیرانەکە. سەرۆک بایدن لەگەڵ سەرۆک پوتندا بە تەلەفۆن قسەی کردووە و بەردەوامیش لەگەڵ حکوومەتی رووسیادا خەریک دەبین. ئەلبەت بە بەرنامەیەکی تەواوەتیەوە لەگەڵ هاوپەیمانەکانمان و هاوبەشەکانماندا. بژاردەی دیبلۆماتی هێشتا لەبەردەستە ئەگەر رووسیا بخوازێت بەشداریەکی بابەتیانی هەبێت. ئێمە کراوین بۆ دیالۆگ بەڵام دەیڵێنەوە تا ئەو دیالۆگەی بمان باد بەرەو هەر ئەنجامێک و دیالۆگێکی کاریگەر بێت ئەوە پێویستە لە چوارچێوەی هێوەرکردنەوەی ڕەوشەکەدا بکرێت. ناردنی هێزی سەربازی رووسیا بۆ ناوچە سنوورەکانی ئۆکرانیا لە بلاڕوس ڕەوشێکی ئاڵۆز و قورسی دروست کردووە ڕەوشێکی زۆر مەترسیدارە جا بەمەبەست بێدیان بێمەبەست دەشێت خراپتریش بێت بەبێ وریایەکی پێشوەخت یان ئەگەر بە ئاگاهی بەروەختیشەوە. پەنتاگۆن لەو بڕواایەدایە ئەو جموجۆڵانەی تا ئێستا مۆسکۆ کردوونی ئاماژەیەکی نەرێنین بۆ ڕەخساندنی زەمینەی شەڕێکی نەخوازراو. لە 24 بۆ 40 کاتژمێری ڕابردوو تا ڕۆژانی پشووی هەفتەش بەڕێز پوتین تواناییە لەشکریەکانی رووسیا لەسەر سنووری ئۆکرانیا و هەروەها لە بیلاڕوسیش زیاد دەکرێت. مەشق و ڕاهێنان دەکرێت بە هەندێک لە یەکە لەشکریەکان لە باشووری سنووری خۆی و بە هەمان شێوەش هێزی دەریای رووسیا لە دەریای ڕەشدا. جا ئەمانە ئەوە دەگەێنن هەروادێ و ئامادەیەکانی خۆی زیاتر دەکات و بژاردەی زیاتریش دەخاتە بەردەم خۆی ئەگەر بێت و ڕێی لەشکری بگرێتە بەر. لەگەڵ هەموو هەوڵە سیاسیەکاندا بۆ چارەسەرکردنێکی ئاشتیانەی ئەم قەیرانە زۆرێک لە وڵاتان وەک وەرگرتنی بارێکی ئاگاهی دەیانەوێت باڵیۆزخانەکانیان لە کیێڤ پایتەختی ئۆکرانیا بجێزنەوە. گەورە کاربەدەستانی ئۆکرانیاش گلەیی دەکەن. Велика помилка, що деякі посольства, це їх рішення, приїжджають на захід. هەڵەیەکی گەورەیە هەندێک لە باڵۆزخانەکان بە بڕیاری خۆیان دەگوێزنەوە بۆ ڕۆژاوای ئوکراینیا. ڕۆژاوای ئوکراینیامان نییە بەڵام ئوکراینیا هەیە. جا خوانەکردە ئەگەر شتێک ڕوویدا ئەوە هەموو وڵاتەکە دەگرێتەوە. ئەستەمە بتوانرێت 5 یا 6 کاتژمێر دوور بیت لەو ئاورەیان لە کێشەکەەوە. ئەم هەنگاوەی وڵاتان نەبۆتە مایی دروستبوونی گرفتێک بۆ پەیوەندیەکان و پشتیوانیەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی بۆ ئۆکرانیا لەم قەیرانەی بەهۆی رووسیاوە تێکەوتووە. ئێمە ڕوانینی هاوبەشمان هەن بەرزبوونەوەی ئاستی پشێویەکان لە سنووری هاوبەشی ئوکرانیا و رووسیادا سەختیەکی بێپێشینەیە بۆ ئەوروپا و بۆ جیهانیش هەڵوێستی هاوبەشەکانمان و بڕیارە کۆنکریتەکانیان بۆ پشتیوانی ئوکراینیا بەهێزکردنی توانایەکانی داکۆکی و بەرگری وڵاتەکەمانەوە بە سوودیشە بۆ ناوچەکە و بۆ هەموو یەکێتی ئەوروپاش. قەیرانی ئۆکرانیا و ئەگەرە نەخوازراوەکانی کاریگەریەکی نەرێنی گەورە بە دوای خۆیدا دەهێنێ وەک زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن و دەشڵێن بە دووریشی نازانن. کاریگەریەکان ئەوەندە زۆر بن کە تەنانەت گۆڕینی نەخشەی ژیۆپۆڵۆتیکی جیهانیشی بە دوادا بێ ئەمە بێ لەو کارەساتانەی ترت بە دوایدا دێ ئەگەر ئەو شەڕە ڕوویدا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئاساییکردنەوەی قەیرانی ئۆکرانیا و ڕەهەندەکانی ئەم قەیرانەش جارێکی تر دەبێتەوە تەوەری چاوی واشنگتنی ئەم هەفتەیەمان. بۆ باسکردنی ئەم بابەتانەش لە ڕێی سکایپەوە میوانداری سۆران پاڵانی نووسەر و لێکۆڵەری سیاسی دەکەین. کاک سۆران بۆ زیاتر لە 2 ساڵ لە ئۆکرانیا ژیاوە لە یەکێک لەو ناوچە سنووریانەی کە ئێستا رووسیا هێزی سەربازی خۆی لێ جێگیر کردووە. کاک سۆران سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ ئەوەشدا کە زۆرێک لە وڵاتانی جیهان و زۆرێک لە شیکەرەوەش دەڵێن هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیان نزیکە و هەندێکیشیانەڵێن لە ئانوساتدایە. بەڵام تۆ ئەر لە سەرەتای ئەم قەیرانەوە ئەڵێی نا مۆسکۆ ئەو هێرشە ناکە.
پشت بە چ بەڵگەیەک جەنابەت وا دەڵێ؟ زۆر سپاس کاک بڵێن بۆ جەنابەت و جارێکی تر خۆشحاڵم لە بەرنامەی چاوی واشنگتن لەگەڵ بەشدارە بم. بە بڕای من رووسیا وڵاتێکی هەواڵگیریە، ینی لەسەر ئەساسی زانیاری ورد و لەسەر ئەساسی بەرژەوەندی گشتی مامەڵاکە بە پێچەوانەی ئەوە کە پێیان وایە پۆتین ئینسانێکی مەغرورەوە هەموو شتێک خۆی دەیکە. لەسەر ئەساسی کۆمەڵە زانیاری ورد هەڵسو کەوتەکە و لە لایەکی دیکەوە رووسیا ئەزمموی دوو داگیرکاری لە وڵاتی ئەفغانستان و لە شیچان هەیە کە ڕوبەڕووی داگیرکاری ئەو دوو وڵاتە بووەوە تووشی زەرەر و قوربانەیەکی زۆر بوو و لە هەمان کاتە تازەترین داگیرکاری ئەمریکا کە لە ئەفغانستان دوای 20 ساڵ کشایەوە ئەوە ئەزمونێکی تازەیە. بۆیە رووسیا لە دوای ڕووخانی لە ساڵی 1992 هەڵوەشانەوە یەکێتی سۆڤێت لە 20 ساڵی ڕابردووە کار بۆ بنیادنانەوەی خۆی لە ڕووی هێزی سەربازی و لە ڕووی اقتصادیەوە و لە ڕووی پێگەی خۆی لە وڵاتانی دەوروبەری خۆی و لە کۆمەڵێت لە وڵاتانی جیهانەکەەوە تا ڕادەیەک بۆتەوە بەشێک لە یاریکەرێک لە کۆمەلگای نێودەوڵەتی پەنا بۆ فاکتەرێکی خراپ نابا کە بیەوێ زەرپە لە اقتصادەکەی خۆی لە پێگەکەی خۆی لە اعتباری خۆی بداوە خۆی تووشی دەوری خۆی تووشی داڕۆخانێکی گەورە بکات. لە ڕاستە ئەگەر سەیری شەکەین رووسیا ئۆکراین گرنگێکی زۆری بۆ رووسیا هەیە و بۆ وڵاتانی ڕۆژئاوا و بۆ ناتۆیش هەیە، بەڵام رووسیا لە ساڵی 2014 توانیوێتی بەشێک لەو ناوچە گرنگانەی کە ئەتوانێ ئۆکرانیا لاواستر بکە لە بەرامبەر رووسیا داگیری بکە یا بکە کە لە 2014دا ئەوەی کردبێ بەشێک لە ئۆکرانیای داگیر کردبێ بۆچی لە 2022دا نەیکات؟ پرسیارەکە ڕێگەمەیە ئەوەی کە رووسیا ئەوێت من دەڵێم لەسەر ئەساسی هەواڵگری و لەسەر ئەساسی توانای خۆی مامەڵاکە ئەوەی کە رووسیا ویستوێتی تا ئێستا بەدەستی هێناوە ئەوەی کە ئێستا دەیکا کۆمەڵێ دەرەنجامێکی کۆمەڵێ پەیامی ترە ئەوەیە کە ئەوێ بە ناتۆ بە ئوروپا بڵێ کە من ناڵم لە سنوورەکانی من نزیک بێەوە و دووهەم لە ڕاستیات رووسیا کار بۆ داگیرکاری ناکات، رووسیا کار بۆ ئەکات لە ڕێی فشارهێنانەوە داواکاریەکانی خۆی و لە هەمان کاتە ئەوێ دەسەڵاتێک بێتە سەرکار لە ئۆکرانیا لە دەورەی داهاتووە کە نزیک بێت لە خۆی. رووسیا لە دوای هەڵۆشانەوە یەکێتی سۆڤێت دەگەر سەیری تاریخی 30 ساڵی ڕابردووی ئۆکرانیا بکەین هەمیشە ئۆکرانیا لەگەڵ رووسیا لە ململانیا بووە حکوومەتی دێتە سەرکار سەر بە رووسیا شۆڕشێکی مەدەنی دروستە بێ ئەم حکوومەتە لابە حکوومەتێکی تێتە سەرکار بەردەوام رووسیا ناوێت ئۆکران داگیر بکات، دەیەوێت لە ڕێی هێزێکی سربەخۆی ئەمە لە کازاخستانی جێکە لە وڵاتانی دەوروبەریشی ئەوانەی کە سەر بە یەکێتی سۆڤێت بیکات، چونکە داگیرکاری رووسیا تووشی قەیرانێکی گەورەکەەوە تووشی لێپرسینەوەیەکی جیهانیەکە. بۆیە من دەڵێم لە 2014 چی کردوە کاک بڵێن ئەگەر نەخشەکە ببینین پێمان وایە تورکیا رووسیا پێویستی بەم کێشە نییە کە خۆی تووشی ئەم قەیرانە گەورە بکە. لە 2014 کریم کە 27,000 کیلۆمترە و پێگەیەکی گرنگە لەسەر دەریای ڕەش و خەڵکی دانیشتۆکانی بە زمانی رووسی قسەکەن و نزیکەی 2 ملیۆن بۆ 3 ملیۆن خەڵکی تیاژی داگیری کرد و خستێت سەر رووسیا. ئەنجا یەک پرسیاریتر لێرە لە جەنابە بکەم کاک سۆران لە ساڵی 2014دا ینی پاش کەمێکیکەش گوێمان لە یەکێ لە ڕێبەرانی جیهانیش دەبێت هەمان شت دووبارە کاتەوە کاردانەوەیکی ئەو تۆ نەبوو بەرامبەر بە رووسیا بۆچی لە ئێستادا ئەم جیهان ئەم کاردانەوەی هەیە؟ لە ڕاستیات ئێستا دوو من ویستمە و پرسیارە بکەم ئەمریکا کە ئێستا ئەم مەسەلە ئاوا گەورەکە خۆ هەمان کابینەی بایدن کابینەی ئۆباما بوو کە بایدن جێگری بوو بۆ ئەو کاتە لە بەرامبەر داگیرکردنی کریم بێدەنگ بوو لە بەرامبەر هەرێمی دۆنباس ئەوەی کە لە لۆگانسک و لە دانێسپێکات و بێدەنگ بوون. لە ڕاستیە بچێکی زۆری لە ڕووی تاریخیەوە کریم سەر بە رووسیا بۆ وەکو دیاریەک کە ئۆکراین لە چوارچەوەی اتحادی سۆڤێتیا بۆ پێیانداون و دوو هەرێمەکەی تریش بەشێکی زۆری پێکاتەکەی رووسن لە ڕاستە. بۆیە ئۆکرانیەکان وە کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکای جەمە ئەزانێ بۆیە رووسیا ئەمەی کردووە بۆ ئەوەی بتوانێت سنووری خۆی و ئاسایشی نەتەوەی خۆی کۆنتترۆل بکە. پرسیارەکە لێرە لە 2014 بەرچاوی جیهانەوە ئەمەی کرد کۆمەلگای جیهانی و خودی ئەمریکا بێدەنگ بوو لە کاتێک هەرامان کابینەی بایدن ئۆبامای ئێستاش کاتی خۆی ئۆباما بایدن بوو لەسەر کار بوو. ئەمریکا بۆ لەم حاڵەتە ئەمە گەوراکە ئەمریکا لە ڕاستیە دەیەوێ بەمە کۆمەڵە پەیام بگەێنێ ئەویش ئەوەیە
لە دوای هاتنە سەرکاری ترامپ ئەوروپایەکان لە ئەمریکا دوورکەوتونەتەوە هاوپەیمانەکانی بێباوەڕتر بوون بە ئەمریکا ولا لەم چەند ساڵەدا هەم رووسیا لە ڕووی هێزی نظامی و لە ڕووی اقتصادیەوە بەهێزتر بووە و هەم چین کە یەکێ لە ڕکابرە سەرەکیەکانی ئەمریکایە بەرەو پێشچوونی گەورەی بەخۆیەوە بینیوە لە ڕاستیە بە بڕای من ئەم هەموو فشارهێنانەی ئەمریکا بۆ ئەوە بوو کە رووسیا بخاتە نێو شەڕێکەوە و ئەو چاڵەی کە بۆ پۆتینی کەندبوو تێکەوێ بۆی بتوانێت زەرپەی لێدا لەوێ و بۆ بە مەترسیەکانی پۆتین هەڕەشە لە ئەوروپا بکە و لە هەمان کاتە جۆرێک لە تاقیکردنەوە بوو ئایا چین هیچ هەڵوێستێک گەنوێنێ و ئایا چین بیر لە داگیرکردنەوەی تایوان و ئەو ناوچانەی ترەکاتەوە کە ئەمریکا نەفوزی تایە هەیە لە دەوروبەری خۆی بۆیە من پێم وایە ئەمریکایەکان دەیانزانی پۆتین ئەمە ناکە ئەمریکایەکان ئەیانزانی و ئەوروپایەکانیش ئەیانزانی پۆتین ئەمە ناکە و لە هەمان حاڵەتە ئەگەر بەڕاستی ئینسان واقعبین بێ لە ڕووی هەڵسەنگاندنەوە ئەمریکا خەریکە ینی هەناسەی رووسیا لە ڕێی ئۆکراینەوە و لە ڕێی کۆمەڵی وڵاتی تری دەوروبەری رووسیا کۆنتترۆلەکە ئایا ئەم هەموو هەوڵە ئێستا هەیە بۆ لە 2019 کە ئەو کاتە ترامپ لە سەرکارویە لە 2010 پۆتین بیری لە داگیرکردنی ئۆکراینیا نەکردەوە خۆ ئەو کاتە لە ترامپ نزیکتر بوو و ئەو کاتە جۆرێک لە پەیوەندیش لەگەڵ ترامپ و ئەوە هەبوو و ترامپ ئەسڵەن حسابی بۆ ناتۆ ناکریا ناتۆی بی ئەهمیەتتر کرد بوو لەو حاڵەتە بۆی لە ڕاستیەمە شەرفرۆشتنێکە ئەیانەوێت ڕۆڵی رووسیا لە جیهانە و لە ناوچەکە و لە بەتایبەت ئێستا رووسیا کە ئەوێ نفوزی خۆی بۆ وڵاتانی اتحادی سۆڤێتی بگەڕێنێتەوە ئەیانەوێ بلۆکێکی لە بەردەما دروستکەن و تووشی شەڕێکی بکەن کە ماڵوێرانی گەورەی بۆ رووسیا لێ بکەوێتەوە باشە ئەوەی کە رووسیا دەیکە ئەو هەموو جموجۆڵە لەشکریە ئەو هەموو مانۆڕە سەربازی کە دەیکا لە دەریاداوە لەسەر وشکانی ئەو هەموو ترس و نیگەرانی و دڵە ڕاوچەیە لە ناو خەڵکی ئۆکرانیادا دروستی کردووە ئەو شڵەژانەی کە لە سەرانسەری جیهاندا بە دوای ئەم ڕووداوانەدا هاتوون رووسیا ئەوێ چ پەیامێ بە خەڵک بڵێ لە ڕاستیە رووسیا ئەوێ بڵێ من هێزێکم رووسیا خۆی ئەوە دەزانێت نەتوانای ئەوەی هەبێ بلۆکێکی جیهانی وەکو ئەوەی کە لە سەردەمی سۆڤێتا ئەو بلۆکێک بۆ ئەمریکا بلۆکێک بوویانی دوو جەمسەری تازە تورکیا رووسیا ناتوانێت ئەو وڵاتە بێ کە لەبەرەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی فکرێکی سیاسیەوە ناتوانێت لە ڕاستیە ڕێبەرایەتی بلۆکێکی جیهانی بکە و خودی نەوعی سیستمی رووسیا نوعێک لە سیستم نییە کە پێشوازی لێ بکرێت لەلایەن خەڵکی وڵاتانی دیکەوە تۆ چاولێکە ئەمریکا ڕۆ وڵاتی داگیرەکە بەس لەبەر ئەوە ئەتوانێت نوعێک لە سیستمی سیاسی و نوعێک لە کاڵچەر و نوعێک لە پاڵپشتی بۆ خەڵک کۆمەلگای مەدەنی دروست بکە وەختی ئەکشێتەوە خەڵک هینە دژێتی بەڵام رووسیا لە هەر وڵاتێکە کە داگیر کرد بووە قەت خەڵکەی خۆزگە ناخوازە جارێکی تر جۆرێک لە پەیوەندیشی لەگەڵ هەبێ بۆیە رووسیا دەیەوێ دەوری رووسیا وەکو هێزێک وەکو نازانم بڵێم وەکو نەگوەکو بلۆکێ وەکو هێزێک دەبێ حسابی بۆ بکرێ وەکو هێزێک نابێ کە دەوری هەیە نابێ عەزیەت بکرێ و نابێ ئاساییشی نەتەوەیی بخرێتە مەترسیەوە لە ڕاستیە ئەمە زیاتر پەیامێکە بۆ ئەوروپا ئەینێرێ و بۆ ئۆکرانیا نێرێ کە بیر لەوە نەکاتەوە بچێتە ناتۆ ئێستا سەدا 15 بۆ 14 لە خاکی ئۆکرانی لە ژێردەستی رووسیایە حکومێکە و مەزدەری اقتصادی ئۆکرانیا کە بەشێکی لە گەشتیاری وەدێکە 8 وڵاتە لە ڕووی گەشتیاریەوە کە کریمە داگیری کرۆ بەشێک لە گازی ئۆکرانیاش لەوەیە و لە کاتە مەڵبەندی یا با بڵێن سەرچاوی سەرەکی پیشەسازی ئۆکرانیا کە هەرێمی دۆنباسە یا با بڵێن لە دوو شاری لۆگانسک و دانسک پێک داگیری کرۆ کە سەدا 40 ئینتاجی صادراتی ئۆکرانیا بۆ وڵاتانی دەرەوە ئەمە کاریگەریە ئابوووریەکەیە ینی بۆ نمونە کاتێک کە کریم داگیرەکات رووسیا چ کاریگەریەکی ئابووری دەبێ بەسەر ئۆکرانیاوە و چ بەرژەوەندێکی ئابووری بۆ رووسیا دەبێ بە دڵنیاییەوە دەڵێم ینی هەناسەی ئابووری ئۆکرانیا داگیر کردووە کە ئەو دوو شارەی کە باسم کرد دانێسک و لۆگانس کە هەرێمی دۆنباس پێک دێنن ئەمە مەڵبەندی پیشەسازی ئۆکرانیا و سەرچاوی خەڵوزە و مسە و کۆمەڵە سامانی دیکەی سروشتیە و سەدا 40 بەرهەمهێنان بۆ دەرەوەی وڵاتی ئۆکرانیا لە چوارچێوەی ئەم دوو هەرێما بەرهەمدێکە بە پێی راپۆرتێکی خودی وەزارەتی بازرگانی ئۆکرانیا لە ساڵی 2015 نزیکەی 11 میلیارد دلار زەرری لە ئۆکرانیا داغا
لەم بوارە و ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو ئەکاتە لە کریم و لە هەمان کاتە گازی هەیە و لە هەمان کاتە پێگەیەکی استراتیژی هەیە لەسەر دەریای ڕەش بۆیە من پێم وایە ئەوێ لەم ڕێگایەوە بە ناتۆ بڵێ من هێزم و لە هەمان کاتە تهدیدی وڵاتانی وەکو سوید وەکو فیلەند بکە کە بی لە چونە ناتۆ نەکەنەوە و لە هەمان کاتە رووسیا تووشی کۆمەڵە نەک توش با بڵێن ئەتوانین بڵێن خاوەنی کۆمەڵەچێکی پێشکەوتووە لە ڕووی سەربازیەوە ئەم مانۆڕەی پێویست بووی بیسەلمێنێ بە وڵاتانی ئوروپا و بە ناوچەکە و ناوچەکەی دەوروبەری و بە ئەمریکای و بە ناتۆش کە ئێمە هێزێکی نیەوە ناتوان لە هەر کاتێکە بتانەوێت ئاسایشی ئێمە بخەنە مەترسیەوە ئەمە زیاتر مانۆڕێک بوو بۆی بیسەلمێنێ کە رووسیا هێزە و هێزێکە کە خۆی گرتوتەوە و رووسیای ساڵی 1990 یا 2000ەکانی ئێستا رووسیای پۆتین لە ڕاستیە فەرقێ لەگەڵ رووسیای پۆلسێلسنە دەبێت ناتۆ ئەمە بزانێ و ئوروپایەکان ژێمە بزان بۆی بەرلەوەی بچبە بەشی دووەمی بەرنامەکەمان کاکسۆرا کە پێم دەڵێ رووسیای پوتین لەگەڵ رووسیای بۆریسێلسن جیاوازیان هەیە ئەی رووسیای پوتین و رووسیای جۆزیف ستالین چ جیاوازیشیان هەیە لە ڕاستیە ئەوەش بۆ خۆی پرسیارێکی جددیە بەڵام من دەڵێم ئەگەر ستالین بیری لە داگیرکردنی وڵاتانی دەوروبەری خۆیە کردەوە و جۆرێک لە دەسڵاتی دیکتاتۆری ئەسلمان رووسیا بیر لەوە ناکاتەوە رووسیا بیر لە پاڵپشتی دەسڵاتێکە کاتەوە نەن لە ڕێداگیرکاریەوە مەسەڵەن بۆ ئێستا یارمەتی بیلاڕووسیادا ئەو خۆ بیلاڕووسیا ئێستا وڵاتێکە لە ڕووی پەیوەندی ئەوانەوە سەر بە رووسیایە و هەموو بەرژەوەندەکانی لە ئاراستەی رووسیا جوڵێتەوە لەبەرەوە پۆتین ئێگرێ بەڵام پۆتین ناچوات داگیریکە بێژە دەبێتەوە بێ بەشێک لە من و لە هەمان کاتە لە سەردەمی ڤیکتۆریانۆکۆڤیچیش هەر وایە کرد خۆ نەیەوت ئۆکرانیا دەبێت بێتەوە چوارچەوەی اتحادی سۆڤێتی ئەوی ئۆکرانیا ئێمە کللتوری هاوبەشمانەیە مێژووی هاوبەشمانەیە زمانی هاوبەشمانەیە و بەرژەوەندی هاوبەشمانەیە هەر لەبەر ئەمەش بوو کە گاز کە بۆ ئوروپای نەر بە ئۆکرانیا تێپەڕە بوو یەکسێومی قیمەتی نرخەکەی لێسن لەسەر بیرکردنەوەکانی ڤلادیمیر پوتین ئەڵبەتە لە درێژەی ئەم بەرنامەیەدا پرسیارێکی زۆر تایبەتم دەبێ وەزیری بەرگری رووسیا پاش کۆبوونەوەکەی لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی وڵاتەکەیدا ڕایگەیان سەربازە رووسیاییەکان بە ڕێگەی جیاواز دەگەڕێنەوە ئەو شوێنانەی پێشتر لێی بوون. بەو پێی ڕەشەنەکانی مەشق و ڕاهێنانی جەنگی تەواو بوو سەربازەکانمان دەست دەکەن بەگەڕانەوە بۆ بنکە هەمیشەیەکانیان بەڵام نە ئەم لێدوانە و نە لێدوانەکانی تری مۆسکۆ پێ ناچێت هیچ دڵنیاییەکیان دروست کردبێ لای ئۆکرانیاییەکان هەروەهاش لای هاوپەیمانەتی ناتۆ کە ئەمی دووەمیشیان دەڵێ پێویستە ئاساییکردنەوەی بارودۆخەکە ببینرێت. Ну, з Російської Федерації постійно лунають різні заяви. رووسیا بەردەوام ڕاگەندراوی جۆرا و جۆر دەدات جا ئێمە ڕێسایەکمان هەیە بڕوا بەو شتەمەکە کە بەرگوێت دەکەوێت بڕوات بەوە هەبێت کە دەیبینیت کاتێک کشانەوە دەبینین ئەو جا بڕوا دەکەین بە هێوربوونەوەی ڕەوشەکە. So far, we have not seen any de-escalation on. تا ئێستا هیچمان نەبینیوە بۆ هێوەرکردنەوەی ڕەوشەکە هیچ ئاماژەیەک نییە بۆ کەمکردنەوەی هێزەکانی رووسیا لەسەر سنووری ئوکراینیا بەردەوام بەوردی چاودێری دەکەین تا بزانین رووسیا چی دەکات ئەو ئاماژانەیش کە لە رووسیاوە دێنە دەرێ سەبارەت بە دیالۆگ هەندێک گەشتبینیمان دەدەنێ بەڵام بە ئاگاهیەوە بێگومان بەوردی هەڵسەنگاندن دەکرێت بۆ ڕووداوەکانی سەرزەوی تا بزانرێت ئایا بەڕاستی هێوەرکردنەوەی ڕەوشەکە هەیە لەلایەن هێزە سەربازیەکانی رووسیاوەکە لە چواردۆری ئوکراینیان هەر چۆنێک بێت وەک ئۆکرانیا دەڵێ سەرچاوەی هەر گۆڕانکاریەکی ئەرێنی لەم قەیرانەدا ئەو هەوڵە دیپلۆماتیانەیە کە دەدرێن. І нам дійсно вдалося разом із توانیمانە پێکەوە لەگەڵ هاوپەیمانەکانماندا ڕێگە لە رووسیا بگرین تا ڕەوشەکە خراپتر نەبێت. ئێستا لە ناوەڕاستی مانگی دووداین و دەبینیت هەوڵە دیپلۆماتیەکان کاریگەری خۆیان هەیە. کاکسۆران مۆسکۆوەها نیشانیەدا کە بەشێک لەو مەشق و ڕاهێنانە سەربازیانەی لەسەر سنووری ئۆکرانیا دەیکردن بەرەو کۆتایی ڕۆژتۆ سەربازەکان دەگەڕێنێتەوە بەڵام ئەمە نەبووە مای دڵنیایی لای ئۆکرانیەکان هەروەها لای ناتۆژ وەکو ئێستا جۆمان لێبوو داوای متمانەی زیاترەکەن رووسیا توانێ و متمانەیە بدا لە ڕاستیە رووسێش داوای گرنگی زیاترەکە کێشەکە ئەوەیە هەرتوو لە داوای متمانە لە یەکترەکەن ئۆکرانیەکان ئەگەر دقت بکەی سەرۆکی ئۆکرانیا کە بەردەوام ئەمریکا و وڵاتانی ڕۆژ ئەوە پێیان وا بۆ لە ئیمڕۆ سبەینە دوو سبەی هێرشەکە
ئەوان داهێنوتکە کە ڕۆژ ئارامترە. من پەیوەندیم بە زۆر لە دۆست و برادەرەکانی خۆم مامۆستاکانم هاوڕەکانم لەوێ کرد داهێنوت دنیا ئاوانیە کە لە میدیا باسەکەی لە ڕاستیە هیچ شتێک نییە ژیان ئاساییە لێرە و کاک بڵێن لە دوای یەکێتی سۆڤێتەوە لە سەردەم یەکێتی سۆڤێتیشە هەمیشە ئۆکرانیا و رووسیا لە ململانیا بوون لە ڕاستیە بۆی خەڵکی ئۆکرانیا بمە ڕاهاتووە ینی بەمە ڕاهاتووە. ئەم سێ ناوچەکە هێزی تا جێگیر کردووە ئەوڵەن بەشێکی لە کریم 40,000 سەربازی لە کریم بۆکەی لەژێر دەسڵاتی خۆیت ینی سنوورێکە کە کۆنتترۆلی رووسێ بەسەرا بەش 40,000 دیکەی لە سنووری لە هەرێمی دۆنباز بووە کە لە لۆگانسک و دانێسپێک دێ 40,000 هاتۆتە خارکۆف کە شارێکی زۆر استراتیژیکە بە نزیکی سنوورە لە رووسیەوە و مەڵبەندی پیشەسازی چەکی ئۆکرانیایە لە ڕاستیەوە لە سەردەمی اتحادی سۆڤێتیا پێشتر هین بووە ینی پایتەختی ئۆکرانیا بووە شارێکی زۆر گرنگە و ڕێژەی دانیشتوانی زۆر هەیە و بەشی لە دانیشتوانەکەیشان عەتفیان بۆ رووسیا هەیە لە ڕاستیە بە زمانی رووسی قساکەن. ئەمما نۆڕانە من پێم وایە زیاتر بۆ نیشاندانی هێزەوە ئەوەیە کە بە ئۆکرانیەکان بڵێ کاکەگیان ئێوە بەرژەوەندیتان لەوانە پشتن ناتۆ و ئێوە زەرەرەکەن بەڵام ڕێگەی تر هەیە ئەم پەیامەی مۆسکۆ بگاتە کێڤ نەک بەوەی کە هەڕەشەو مەترسی لەشکری بخاتە سەر ئۆکرانیا. مەترسیەکە ئەوەیە کە ئەوش ئەوێ با بڵێن خۆی پیشان بدا کاک بڵێن ڕۆژ ئاوایەکان و ئەمریکا کە دیفاع لە ئۆکرانیاکەن هێشتا هیچ نەبوو بوو هەمویان سەفارەتەکانیان داوان لە هاوڵاتیان و سەفارەتەکانی خۆیان کرد بکشێنەوە لە ئۆکرانیا دێ لە حاڵەتێکی وە قەت داوان لە مۆسکۆ نەکرد کە هێرشی دژمنکاران ناکاتە سەر هاوپەیمانێکیان یا دۆستێکیان وڵاتەکەیان جێبهێڵێ. یعنی لە ڕاستیات جۆرێک لە شڵەژان دروست بوو حتا سەرۆکی ئۆکرانیا هاتە سەروتی کاکەگیان ڕەوشەکە ئاوان نییە ینی ئێوەکەن خەریکە وەزعی اقتصادی وڵاتەکە تێگەدەن مەسلەی ئاسایشی کۆمەڵاتی وڵاتەکە تێگەدەن ئەم شتانەیە من ڕاهاتوین پێی لەگەڵ رووسیا و لە ڕاستیشە ئۆکرانەکان ڕاهاتوون بە فشاری بەردەوامی رووسیا لە سەریان و هێرشی بەردەوامی رووسیا و هەڕەشەی بەردەوامی رووسیا لە سەرن رووسەکان ویسیان پەیامێک بگەن کە ئۆکرانیا بیر لە ناتۆ نکاتەوە و لە ڕاستیە ئۆکرانیا بە قازانجی نییە بچێتە ناتۆ. باشە ئەتوانی یەک خاڵم پێ بڵێ ئەگەر هاتە بە ئەم کاردانەوە نێونەتەوەیە بەرامبەر بەم جموجۆڵانەی رووسیا نەبووایە ئەتوانی متمانەوەی بدەیت کە بڵێ رووسیا هێرشەکەی نەدەکرد؟ من دەڵێم بۆ رووسیا ئۆکرانیا داگیرکە لە کاتێکە سەدات 13 بۆ 14 خاکی ئۆکرانیا کە استراتیژیترین ناوچەی بەدەستی وێتی رووسیا نایەوێ وەکو وڵاتێکی داگیرکرد لە ئۆکرانیا وەک پێشتری جوتم سەردەمی ستالین لە ڕاستیە هەوڵی قەتڵ و عامکردنی خەڵکی ئۆکرانیایدا لە سەردەمی لە ساڵی 1932 ئەگەر هەڵم نەکردبێ نزیکەی 2 ملیۆن ئۆکرانی بەهۆی حیساری بەهۆی ئەو گەمارۆکە نێودەوڵەتیە کە ستالین دروستی کردووە ئەو کێشانەکە دروستی کرد 2 ملیۆن خەڵکی ئۆکرانی لە برسا مردن بۆیە ئۆکرانەکان مێژوویەکی ناخۆشیان لەگەڵ رووسەکانە هەیە و خاڵی هاوبەشیشانە ینی بۆیە رووسەکان بیر لە داگیرکردنی ئۆکرانیا ناکەنەوە چونکە داگیرکردنی ئۆکرانیا ئەو چاڵەیە کە رووسەکان تەیەکەون و جارێکی تر تووشی شکست دێن و رووسەکان وەکتم لە سەرەتای بەناو ئەزمموی ئەمریکان هەیە لە ئەفغانستان کە پاشەکشەی کرد ئەزمموی خوانەیە لە چیچان و ئەفغانستانە کە چۆن شکستیان خوارد بۆیە زیاتر بیر لە فشارهێنا نکاتەوە بۆ ئەوەی ڕژێمێکی سەر بە رووسیا بێتە سەرکار کە بتوانێت لە ئاراستەی بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی سەربازی و بەرژەوەندی ئابووری رووسیا کار بکە بەشێ لەم کێشانە دەچیوە سەریاڵ لە کاک بڵێن ئەو کاتە بوو کە ئۆکرانیەکان بیریان لە چوونی بۆ بازاڕی هاوبەشی ئوروپا ئاکردەوە و لەم لایشەوە ئەو نظامی کە سەر بە رووسیا بوو یا ئەو ڕژێمەی کە سەر بە رووسیا بوو جۆرێک لە هاوپەیمانی لەگەڵ لە چوارچێوەی ئەتلافێکە یا هاوپەیمانێکی اقتصادی بوو لەگەڵ کازاخستان و بیلاڕوسیا لەگەڵ رووسیا کە ئەمانە ویست تۆزە وڵاتانی حادیسیەتی شەوڕەوی بهێننەوە. بەڵێ باشە کاک سۆران داگیرکاری نییە ئامانجەکە فشارهێنانە بۆ ئەوەی ئۆکرانیا لە تموح یا لە ئەوە دوورکەوێتەوە کە زیاتر بەرە ئوروپا بچێت. باشە کاک سۆران پێشتر چەند ڕێکەوتنێکە بووە ڕێکەوتنەکانی منچێک ئەوەی 1 و 2 ئەمانە بۆ جێبەجێ نەکران ئەمانە بۆ نەبوو بە مایی متمانە لە نێوان مۆسکۆ و کێڤدا لە ڕاستیە خۆی بەشێ لەم فشارانەکە ئێستا کە ئیشارەت بە شتێکی باش کرد بەشێ لەم فشارانەکە هین دەیهێنەیە کە رووسیا دەیهێنێ ئەوەیە کە دەڵێ ئۆکرانیا پابەند نەبووە بە ڕێکەوتنامەی منسیگێک و دووکە ئەڵمانیا و فەڕەنسایش وە ئوروپایەکانیش لەم چوارچێوە هەوڵیان داوە و بەشدار بوون و
سەرپەرشتی ئەم ڕێکەوتنیان کرد ئەویش ئەوەیە کە شەڕ لە هەرتوو ئەم ناوچانە بێسێ و ئەم دوو ناوچە جۆرێک لە ئەمتیازی تایبەتی پێ بدرێ و هەڵبژاردی ناوچەی بکرێ و لە دەستوری ئۆکرانیا ئالوگۆڕی بەسەرا بێ کە ئۆتۆنۆمی زیاتر و جۆرێک لەسەر بەخۆی زیاتر بەم ناوچانە بدا و ئەو کەسانەی کە بە جوداخواز ئۆکرانەکان وەسفیانەکەن تووشی لێپرسینەوەی قانونی نەبن و دەسەڵاتی ئۆکرانیا بگەڕێتەوە بۆ ئەم سوورانەی کە لە نێوان هەرتوو لا هەیە بەڵام هەرتوو لاتێکی دەکاتەوە کە ناوچەیەکی ئارام کە بە درێژایی 50 کیلۆمتر لە نێوان رووسیا و ئۆکرانیا دروست کرێ کە مەترسی بۆ سەر ئاسایشی رووسیا دروست نەکە بەڵام ئایا کاک بڵێن وڵاتانی ئوروپا وڵاتانی ئەمریکا یان ناتۆ قبوڵەکە هێزێکی وەکو رووسیا لە نزیکی وڵاتانی ئەوانە هێزێکی ئاواجێگیر بکە بۆیە لە ڕاستیە ئەم ڕێکەوتنانە رووسیەکان پێیان وایە ئۆکرانیا پابند نەبووە پێوە ئۆکرانەکان لە ناچاریە ئەمەیان کرد لە ڕاستیە ئەو کاتە وڵات تازە ئەو کێشانە ڕوویدا بووە کۆمەلگای جیهانی پشتیوانی نەئەکردن وەک ئێستا پشتیوانیانەکە ئێستاش بەرژەوەندێکە شتێکی ترە مەترسیەکانی رووسیا زیاتر بوون لەسەر ئاسایشی جیهان بۆ مانایەکە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە خەریکە ڕۆژ لە ڕۆژ بەهێزترە بێ هەرچەند پێوتی ناتوانێت بێتە بلۆکێک چونکە ئەگەر لە سەردەمی سۆڤێتە بە کۆمونیزم توانێت بلۆک دروستکە سەر لە ڕووی فکری سیاسی و فکری رووسیا فکرێکی مشتریدار نییە لە ڕووی دنیا سیستمێکی دیکتاتۆری بڕای بە پلۆرالیزم نییە بڕای بە فرەیی نییە بڕای بە دیموکراسی و دەنگی ئازاد نییە بۆیە مشتری نییە لە وڵاتانی تراکە پێشوازی لەم جۆرە بۆیە رووسیا ناتوانێت بەڵام بەرامبەرەوانی تر کاگ سۆران من وەکو لە سەرەتای بەرنامەشدا ئاماژەم پێکرد تۆ زیاتر لە 2 ساڵ لە ئۆکرانیا ژیاوی خەڵکت چۆن بینی ڕای گشتی ئەو وڵاتە لەگەڵەوەدایە کە رووسیا بچێتە ناو وڵاتەکەی و داگیری بکایاننا نەخێر ئۆکرانەکان جارێکێک لەم ڕەنگە بڵێن قازانجی ئەم هێرشە یا ئەم دەنگۆی هێرشانەی کە وهێنانی هێز ئەمەیەکە لە ڕاستیە گەر دقت بکەین و من پەیوەندیم هەیە و متابعەکەم ئەوەیە کە گیانی ناسیۆنالیستی لە نێو ئۆکرانیەکانەوە گیانی نەتەوەی لە نێو ئۆکرانیەکانە بەهێزتر کردووە یەکگرتووی لە نێو ئۆکرانیەکانە بەهێزتر کردووە و لە چەند ساڵی ڕابردووە جۆرێک لە ئەگەر دقت بکەی ئوروپایەکان دەواازیان کرێتەوە بۆ ئۆکرانیسا خەڵکی ئۆکراین بەبێ فیز هاتوان هاتوچێ ئوروپا بکەن و جۆرێک لە بەرژەوەندی ئابووری گەورە دروست کراوە و لە هەمان کاتیشە کاک بڵێن ئۆکرانیا سەرڕای هەموو گەندەڵیە کە هەیە سەرڕای هەموو ناجێگیریە لە سیستمی سیاسەکەیان کە هەیە سەرڕای هەموو کەڵەکەبوونی زۆر کێشەکە هەیە جۆرێک لە سیستمی دیموکراسی لە ئۆکرانیا حاکمە ڕئیس جمهور ئالوگۆڕی بەسەراتێ دەسڵاتی سیاسی ئالوگۆڕی بەسەرادێ شۆڕشی مەدەنی لەوێ زۆر بەهێز بۆ دەبینین شۆڕشی پرتەقاڵی کرا لەوێ یەک دوو شۆڕشی تر و بە شۆڕشی مەدەنی زۆر سیستمێکی سیاسی بەهێز گۆڕاوە لە ئۆکرانیا ئۆکرانیەکان بە جۆرێک لە مۆدلتر لە ژیان لە دوای هاتنە دەروان لە سۆڤێت ساڵی شارەزان بۆیە نایانەوێت لە ڕاستیە بگەڕێنەوە ژێر هەیمەنەی سۆڤێت بە تەمەنەکانیان بە حکمی ئەوەی کە لە مەسەن پەیوەندی کۆمەڵایەتی هەیە جۆرێک لە ژن و ژنخوازی و ئەوانە هەیە لە بەتایبەت لە شارە سنوورەکان بە تەمەنەکانیان هێشتا عەتفێکیان بۆ رووسیا هەیە بەڵام لە ڕاستیە ئەوانەی کە ئێستان نسڵی ئێستایان کە نسلێکە زیاتر حەزی لە ڕۆژ ئاوا و لە ئەمریکایە لە ڕووی پەیوەندیەوە حەزەکە لە رووسیا دوورکەوێتەوە رووسی وڵاتێکی داگیرکە دەزانێت بەڕاستی مێژووی ئۆکرانیا خوێنیتەوە ئەوەی رووسەکان بەسەر ئۆکرانیەکانیان هێناوە ینی جینۆساید بووە ینی جینۆسایدێک بە هەموو مانە و بەردەوام هەوڵیاندا هەموو شتێکی خوان لەسەر ئۆکرانەکان تاقیب بکەنەوە ئۆتۆمەکانی لە ئۆکرایندا بوو کاتی خۆی کە لە چرنۆبڵی شایەکان بنکەیەکیان تەقیەوە بۆیە مێژووی پەیوەندی رووسەکان لەگەڵ ئۆکرانە مێژوویەکی دڵخۆشکرد نییە بەڵام بە حکمی کەمینەیەکی رووس کە نزیکەی 16 بۆ 17% کاک بڵێن ئەوانن ئەوانن کە پیانەڵن جودایی خوازەکان ئێستا بۆ کۆی کە جەنابەت دەیڵێ وا دابنین رووسیا دەکشێتەوە ئەی چارەنووسی ئەو جودایی خوازانەی ئۆکرانیا چیان لێدێ ئەوانە ئێستا لە حاڵەتێکی تایبەتان ئەوانە هەر ئێستا رووسیا تقریبان حکومەکان بۆیە دەڵم داگیرەوە خۆی داگیری ئەو بەشەی بردووە ئەو بەشەی کە لە فەرهەنگی لەوە نزیکە زمانی لەوە نزیکە تایبەتبەندیە سیاسی و فکریەکانی لەوە نزیکەوە هەموو ئەرزشەکانی لەوە نزیکە داگیری کردو مەسەن ئێستا ئەو هەرێمی دۆنباس تەنانەت رووسیا لە چەند ساڵی ڕابردووە 600,000 پاسپۆرتی بۆ خەڵکی ئەوێ دەرهێناوە کە پاسپۆرتی رووسین
تۆ دەزانی کاک بەڵێنێکی لە مشکلەکانی ئۆکرانەکە کاتی خۆشی کە هاوڵاتێکی ئۆکرانی جنسی وڵاتێکی ترێ ناجنسی وڵاتەکەی خوارد لەبەرەوە نانەیەڵا کە خاوەنی دوو جنسێبی یا دوو ڕەگەزدانەبی لەبەرەوە بەردەوام مەترسی ئەمەیان هەبوو کە ئۆکرانیەکان کە رووسیا پاسپۆرتی رووسی بەشێک لە ئۆکرانەکان پاسپۆرتی رووسی وەرگرنەوە لە ڕیفراندۆمێکە داوای چوونە سەر رووسیا بکەن ئەمە استراتیژیەکی دوور و درێژە کە رووسەکان کاری لەسەرەکەن هەمووی لە پێناوی ئەو کەمینەیە رووسەکان نایشارنەوە ژنێمە هاتوین دیفاع لەو کەمینە رووسا ئەکەین کە لەم ناوچانن ئەو ناوچانەش ئۆکرانەکان دەزان بۆ شەڕ بۆ کریم ناکەن کریم دەزان لە ڕووی مێژووی رووسیا بووە و ئەم دوانەی تریش ئۆکرانە دەیەوێت لە ڕێی دیالۆگەوە چونکە دەزانین لە ڕاستیە هێزی بەرەنگاربوونەوەی رووسیای نییە ئەوەی لە ڕێی دانوستانەوە ئەمە بکە ئێستاش رووسیا لەوێ حاکمە رووسیا هەموو پەیوەندیەکی لەگەڵم ناوچە هەیە حتا ئەنجومەنی پارلەمانی رووسیا داواکە ئەم دوو هەرێمەش بچنە سەر رووسیا بەڵێ وایە ئەمەژێکێ لە هینەکانی ترە حتا بەشێک لە ڕێبەرانی بوونەتە ئەندامی حیزبی رووسیا یەکگرتوو کە حیزبەکەی پۆتینە بۆیە ئەمە خۆی دەسڵاتی هەیە بەس لە ڕاستی ئەو کارتێکەوە معاملەی پێ بکە رووسەکان ئەوە معاملە بەم دووهینەوە بکەن چونکە دەزانن لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە کە بەداخەوە زۆر ڕێزی لێ ناگیرێ ئەم ناوچانە سەر بە ئۆکرانیانەوە دەبێت سەروەری ئۆکرانیا جارێکی تر بەسەریان نەزاڵ بێتەوە بەڵێ کاکسۆران دەگەڕێمەوە بۆلات هەتا ئێستاشی لەگەڵدا بێ کۆمەڵگەی نێونەتەوەی ئاگاهی دەدات سەبارەت بەوەی ئەگەر شەڕ ڕوو بدات و مۆسکۆ هێرشەکەی بکات چ کارەساتێکی گەورە دەکەوێتەوە نەگەر لەو ناوچەیەدا بەڵکو لە زۆر شوێنی جیهانیشدا. زۆر بە قوڵی نیگەرانم بەهۆی ئاڵوزبوونی پشێویەکانەوە و زۆربوونی بۆچوونەکان سەبارەت بە قەیرانی لەشکری لە ئەوروپادا ئەو باجەی بەهۆی ئەم قەیرانەوە وەک مێنەتی ئەمرۆیەکان و ئەو زیانانەی لە ئاسایشی ئەوروپا و جیهانیش دەکەوێت زۆر گەورە دەبن و بە ئەندازەیە کە بە خەیاڵدا نایەت ئەوەندە گەورەیە. ئەوروپاییەکانیش جەخت دەکەنەوە لەوەی هەر هێرشێکی رووسیا بۆ سەر ئۆکرانیا وەها دەکات کە مۆسکۆ ڕوبەڕووی سەختترین ڕۆژەکانی خۆی بێتەوە ئەمە بێلەوەی دەژڵێن دەبێت لە ئێستاوە ئەوروپا بە شوێن سەرچاوی نوێی وزەدا بگەڕێت. پێویست ناکات هیچ کەسێک گومانی لە سووربوون و ئامادەی یەکێتی ئەوروپا هاوپەیمانەتی ناتۆ هەبێت بۆ نمونە ئەڵمانیا و ئەمریکا سەبارەت بەوەی دەبێت چی بکرێت ئەگەر هێرشی لەشکری بکرێتە سەر ئۆکرانیا ئێمەش کاری خۆمان دەکەین و زۆر لەو ڕێوشێنە ئاساییانە زیاتریش دەبێت کە کاریگەری دەکاتە سەر پەرەسەندن و دەرفەتە ئابوووریەکانی رووسیا. پێویستە جیهان لەوانەکەی ساڵی 2014 فێر بێت بەو کاتەیە رووسیا دەستی گرت بەسەر ڕۆژهەڵاتی ئۆکراینیادا دەستی گرت بەسەر دوورگەی کریمیادا و ئێمەش شتێکی ئەوتۆمان نەکرد جا بۆ خۆ دوورخستنەوە لە پشتبەستن بە سوتەمەنی رووسیا وەک پێم وایە پێویستە هەموو وڵاتانی ئەوروپاش بیکەن ئەوەیە بگەڕین بە شوێن جێگرەوەدا بۆ سەرچاوی بەدەستێنانی وزەی جیاواز لە رووسیا. جیاواز لە ئەوروپاییەکان وڵاتی چین و بڕوایەدایە مەترسیە گەورەکە لە گەڕانەوەدایە بۆ شەڕی سارد بەمانە کۆنەکەی. لەم ڕەوشەی ئێستادا هەڵایسان و هاندانی شەڕ هەڵوێستێکی بەرپرسیارانە نییە هەروەها فشارەکانیش لە ڕێی سەپاندنی سزاکانەوە یارمەتی دەرنابن بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە و بانگەوازیش بۆ ڕوبەڕووبوونەوەی بە کۆمەڵ گەڕانەوەیە بۆ ڕێگە کۆنەکەی شەڕی سارد. کاکسۆران هەروەکو جۆمان لێبوو چین و بڕوایەدا شەڕی سارد دەگەڕێتەوە زۆرێک لە شیکەرەوەش جەخت لەوە دەکەنەوە کە دەشێت تەواوی ئەم ڕەوشە شەڕێکی ترسناکی سارد بە دوای خۆی دابێنێ چ جیاوازیەک دەبێت لە نێوان ئەم شەڕە ساردە ئەگەر هاتە ئاراوە لەگەڵ شەڕی ساردی پێشوودا. لە ڕاستیە چینەکان لەوە ئەترسن ینی ئەو بلۆکبەندیەکە هەبوو جارێکی تر دروست بێتەوە و لە حاڵەتێکی واکە من دەڵێم ئەو بلۆکبەندی تێک چوە ئێستا ئەگەر دروست بێتەوە ئەوەیە کە چینەکانیا دەبێت بەرژەوەندەکانی خۆیان هەڵبژێرنیا دەبێت لەگەڵ رووسیا بنەوە بلۆکێک لە بەرامبەر ئەمریکاوە لە بەرامبەر ئەوروپا لە هەر حاڵەتێکی وا چینەکان ئەوروپایەکان دەتوانن زەرپە لە چین بدەن لە ڕووی اقتصادیەوە جۆرێک لە ئەو گەشە سندنە اقتصادیە کە چین هەیەیەوە بەشێکی زۆری هەناردەکردنی بۆ ئوروپایا ڕابگرن یا کەمیکەنەوە بۆیە چینەکان زۆر لەمە ئەترسن و پێیان خۆش نییە لە ڕاستیا شەڕێکی وا ڕووبدا و رووسیا لە حاڵەتێکی وا لەگەڵ چینا هیچ چارەیەکیان نیە ئەگەر شەڕێکی وا ڕوودا دەبێت ببنەوە بەرەیەک بەرامبەر ئەوروپا
و لە حاڵەتێکی وا چین زەرری لەکە لە ڕاستی ئێستا ئەوەندە کێشەی گەورە هەیە لە دنیا ئەگەر شەڕێک ڕووبدا ئەم جارە ئەم شەڕی ساردە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بەردەوام وڵاتەکان لە بەرژەوەندی یەکتر بدەن ئەگەر جاران پشتیوانی نظامێکی دیکتاتۆریان نەکردژی یەکتر ئەم جارە کۆمەڵی هۆکاری ترێ ئێستا تەکنۆلۆژیا ئەوە پێشکەوتووە لە ڕاستیا شەڕی تەکنۆلۆژیا لە نێوانە وڵاتانە دروستە بێ شەڕی کۆمەڵشتی تەکنۆلۆژی تازە دروستە بێت کە ئەم وڵاتانە یەکتر بەرەو لە ناوبردنە بن بە شێوەی تەکنۆلۆژی نە بە شێوەی شەڕی ڕوبەڕووی ئەوانە یەکێ لەو مەترسیانەی کە من پێم وایە لە بیرم چوو لە بەرنامەکە باسی کەمەوەیە لە ڕەنگە ئۆکرانیا ڕوبەڕووی کۆمەڵی هێرشی ئەلکترۆنی یا کۆمەڵێ مشکلاتی تر بێتەوە لەیان ڕووسەکانەوە کە لە ڕێی جوداخوازەکانەوە بیکەنیا لە ڕێی تەکنۆلۆژیاوە بتوان کێشە بۆ سیستمی هەروەکو ئەوەی کە ڕاگەیەندا یەکێ لە بانکە گەورەکانی ئۆکرانیا ڕوبەڕووی هێرشی ئەلکترۆنی بۆتەوە یەکێ لە پرسیارەکانی ترم ئەگەر بکرێ بە کورتی پێم بڵێ کاتم زۆر نەما مۆسکۆ و بێژین لەم سەروبەندی ئەم ڕووداوانەدا نزیک بوونەوەیەک دروست بوو لە ناویاندا ئەگەر بێت و وڵاتانی ڕۆژاوە سزاکانی خۆیان بسەپێنن بەسەر مۆسکۆدا بێژین ئەتوانێت ئەو بۆشاییانەی لە رووسیا دروست دەبێ بۆیان پڕ بکاتەوە بەس قەزار مشکلەکە لەوایە ینی ئەوروپایەکان ئەمانە پاکێجێگە بینن ینی رووسیا ناتوانێت چین ناتوانێت خۆی لە رووسیا دا ببڕێت چین هەمان کێشەی ئۆکرانیا هەیە کە رووسیا ئەوانش بیر لە داگیرکردنی تایوانەکەنەوە ئەوانش پێم وایە ئەمریکا و ناتۆ چوونەتە بن گوێیان بۆیە بیر لەوە ئەکەنەوە کە بە جۆرە لە جۆرەکان حسابیان بۆ بکرێت من پێم وایە چینەکان دەبێت خۆیان یەکلای بکەنەوە ئایا دەبنە بەشێک لەوە یا دەبنە پاڵپشتی ناتوان پاڵپشتی ئەوروپایەکان بکەن هیچ ڕێگایەکی دریان دەبێت پاڵپشتی ڕووسەکان بکەن بۆیە لە ڕاستی ئەوروپایەکان بیر لە ئالتەرناتیڤی ترەکەنەوە ئەوە ئێستا لەسەر وزەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستانە لە وڵاتانی کەنداوە لێوە بتوان ئەوروپا دابین بکەن کاک سۆران لە بەشی دووەمی بەنامەکەدا بۆ ئاماژە بۆەوە کرد کە پوتن و بیرکردنەوەکانی چۆن دەبن من وتم پرسیارێکت لێ دەکەم لەسەر ئەوە پوتن ئەو کەسەیە کە لەسەر بنەمای زانیاریەکانی دەگاتە بەردەستی بیر دەکاتەوە ئەمە بۆ مانایە ئەکرێ بڵێین ینی تێگەیشتێکی هەیە لە ژینگەکانی رووسیا بەڵام ئایا پوتن تێگەیشتنی هەیە بۆ هەموو ژینگە نوێەکانی ئەم جیهانی کە تیاژین من پێم وایە پۆتین لە ڕاستیە رووسیا بۆ خۆی وڵاتێکی مؤسساتیە ینی وڵاتێکە کە ئیمپراتۆرەتی هەبووە و جۆرێک لە بلۆکبەندی هەبووە و وڵاتێکە لەسەر ئەساسی راپۆرتی کارمەندەکانی خۆی یا ئەنیسیتۆ ناوەندەکانی خۆی کارەکە مثلەن لاڤرۆڤێکی لەو کەسانەیە کە لە ڕاستیە لە 30 ساڵی ڕابردووە ئەزمونێکی زۆری لە وەزارەتی خارجی هەیە و تیمی جۆرا و جۆریان هەیە و رووسەکان هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەم سیاسەتی جیهانی بەباشی ئەناسن و ئەمانە ئەزمونێکی دوور و درێژیان هەیە بۆیە لە ڕاستی من زۆر جارێ ئەڵێم ئەگەر دقەتمان نەکرد هەموو کوردەوی شەڕە بێ یعنی کاکە پۆتین ڕاستم مەغرورە جۆرێک لە بیرکردنەوەی ئیمپراتۆرێتی هەیە لە مێشکی خۆیان بەڵام ئەم نایەوێ ئەمە هەیە لە دەزار لەسەر ئەساسی میزاج لەسەر ئەساسی عینادی لەسەر ئەساسی ڕق مامەڵە ناکە لەسەر ئەساسی بەرژەوەندی باڵای رووسەکان مامەڵاکە بۆیە هەموو شتێک نیگەرانیشی هەیە ئەڵبەت نیگەرانیشی هەیە لە ڕۆژی ناوخۆی رووسیا بە دڵنیایەوە یەکی لە مشکلەی وڵاتانی دیکتاتۆری ئەوەیە کاک بڵێن هەمیشە هێزی نەرم کە هێزی خەڵکە پاڵپشتیان ناکە دژیانە رووسەکان لەوە ئەوازانن خەڵکی رووسیا ڕەنگەوەی سا بەرەو هەستانەوە چوبن بەڵام بە حکمی گەندەڵی بە حکمی دەست بە سەراگرتنی سەرچاوەدارایەکان لەلایەن دەسەڵاتداری سەربازی و سیاسیەوە خەڵکی رووسیا لە ئانوسادایە کە دژی پۆتین بێنە سەرکار ئەگەر بزان ڕەوشەکە لە قازانجێنە بۆی رووسەکان بیر لە ئەوە ئەو شتانە هەموو یەکەنەوە ینی بە خوێندنەوەیکی ورد هەنگاو هەڵەگرن کاک سۆران سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سپاس و پێزانینم زۆر سپاس کاک بڵێن بۆ تۆ بۆ هاوڕیانی خۆشەویست زۆر سپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا بۆ چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی سافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.